بژانەوەی ئەم جارە لە قەزای تەقتەقە ناوچەیەکی گرنگ لە ڕووی سنووری جوگرافیاوە بە تایبەتی بۆ کەرتی کوشت و کاڵی کەرتی گەشتیاری لە هەمووشی گرنگتر سامانی ماسی بە جۆرێک سامانی ماسی وەک ئابوووریەکی سربەخۆ و سەرچاوەیەکی داهاتی گرنگە لەم قەزایە ساڵانە بەدەیان تۆن هەناردەی بازاڕەکانی هەرێمی کوردستان و عێراق دەکرێت هەڵکەوتەی سنووری جوگرافیاکەی زۆر هاوکار و یاریدەدەرە تایبەتمەندێکی تریتان پێ بڵێم لەم قەزایە بەدی دەکرێت لە ڕووی ڕەقساندنی هەلیکارەوە زۆرترین هەلیکاری تیارەقسا و تەنانەت هاوڵاتیان لە دەرەوەی شارەکان سەردانی ئەم ناوچەیە دەکەن بۆ بەدەستێنانی هەلیکار مەبەستی من و هاوکارانمە لەم بەرنامەیەدا بۆ بابەتێکی گرنگ و بە تایبەتیش سامانی ماسی لەم قەزایەدا بە دوواداچوون بکەین. یەک پارچە حەوزی ماسی لە هەموو گۆشەکانی ئەم قەزایەوە هەستپێکراوە تەنانەت سیمایەکی جوانتری بەخشیوە بە ناوچەکە. ئێستا تەقتەق پلەی یەکەمی هەیە لە بەخێوکردنی و بەرهەمێنانی ماسیدا و بۆ تا سەرچاوەیەکی گرنگ بۆ پڕکردنەوەی پێداویستی ناوخۆ. لەگەڵ دەستپێکی بەرەبەیان و ڕۆژێکی نوێ و بارکردنی ماسیەکان بۆ بازاڕەکان گفتوگۆ لەگەڵ خاوەن پرۆژەکاندا دەکەم. بەرەبەیانێکی زووە ئێستا لە یەکێک لە حەوزەکان لە ناوچەی تەقتەق خەریکی چۆن دەڵێ کۆکردنەوەی ئەو ماسیانن و دوایی هەناردەکردنێتی بۆ بازاڕەکان لەگەڵ یەکێک لە خاوەن حەوزەکان کاگاوکار دەمێ باسی شێوازی ئەو ماسێ بکەم چۆن هەناردەی دەکەن بۆ بازاڕەکان چی لێ دەکەن. سەرەتا بەخێر بێن ئێمە وەکو ستافی خۆمان هەیە بۆ ماسیگرتن ستافی تایبەتیمان هەیە بەیانیان زوو ئەم کارە ئەەکەین کۆمەڵێک گەنجین هەڵەسین بە تۆڕلێدان لە حەوزەکە و گرتنی ماسیەکان و دواتر نەقلکردنی بۆ نێو سیارەکان بۆ گواستنەوەی ماسیەکان بۆ دواتر بۆ شارەکانی هەرێمی خۆمان و بۆ دەرەوە بۆ بەغدا و خوار و عێراق. باش ئێمە بینیمان چەند کەسێک لە ناو ئەوەکە حەوزەکەی بوون دەم پێم خۆشە بزانم شێوازی ئەو کۆکردنەوەی ئەو ماسیانە لە حەوزەکە چۆنە. ئێمە بە شێوازی تۆڕ ماسیەکان دەبێت کۆکەینەوە ئەگەر کەسی شارەزا نەبێت لە بوارەکە ناتوانێت ئەم کارە بکە دوای ئەوەی کە چەند کرێکارێکین و ئەمە بۆتە سەرچاوی بژێوی ژیان بۆ زۆر بەمان و بۆ سنوورەکە بە تایبەتی. باشە ئێستا لەم حەوزەیە کە ئەو ماسیانە کۆکراونەتەوە ئێستا لە پێشچاوی ئەمە هەیە مەسەلەن بە تەقریبی چەندە بێت ئێستا حالیان هەناردەی کوێی دەکەن ئەم ماسیانە. ئێستامە عادەتەن ماسی ورد هەناردەی خوارەوە کرێ ماسیەکە تقریبان ئەبێ ڕێژەی دووسێتەن هەبێ ئەنجا بۆ خوارەوە بنێرجێ لە تقریبان 2000 ماسی 3000 ماسی بێ بەکو ڕێژەوەی ناو ینی هەر لەم حەوزەیە ئەوەی کە لە بەردەمی من 2 بۆ 3000 ماسی. باشە چ جۆرێکی ماسیەوە ئەو ماسی کاروی پێڵێن ئێستا چۆنڵی کێشەکەی لە نێوان چەندە لە نێوان چیلۆ هەتا 2 چیلۆیە. باشە زۆر جار لەوانەیە وەکو خاوەن حەوزێ و گرێشتان لێ بکرێت دەڵێن ئالیکێکی باش شێوازی پەروەردەکردنەکەی تەندروست نییە ئایا ئێوە ڕێکارە تەندروست و زانستیەکان ئەگرنە بەر یاخودار عاشواییە و ماسی لە حەوزەکانە بەخێو دەکەن. نەوەڵڵی ئێمە چونکە خۆمان لە مێژە ئەم کارە ئەەکەین قەت نەوە ڕۆژێ ئالیکێکی خراپ بدەینە ماسیەکان لەبەر ئێمە بۆ خۆمان جۆرە ئەرفێکی پێدەین هەمان ئەو ئەرفەشەکە بۆ دەتوانین بڵێن بۆ قاعی دەوازینەکانش بەکاردێەوە ئەرفێکی زۆر خاوێنە دەتوانی ئێستا بچی بۆ خۆمان بڕوا بکە لە ئەرفەکە بخۆین ینی هیچ نەزەرێکی هەیە نە لە موادی خراپش دروست دەکرێت. دەمەوێت بزانم ئەم حەوزە ماسیانە لە سنووری تەقتەق تا چەند کاریگەری کردوتە سەر ڕەقساندنی هەلیکار ئێستا دەبیری نزیکی 15 کەسێک لێرە خەریکی سەرخاڵن لە حەوزە ئایا بۆتە بژێوی ژیان بۆ گەنجانی ئەم سنوورە؟ وەڵا بە تەئکید ئێستا باشترین ئیش و هەلیکار لەم سنووری ئێمە بڕوا بکە حەوزە ماسی دایمەزراندووە هەر لە سیارە و لە مەعمەلی ئەرف و کرێکار و ستافی ماسی گرتن و ئەرف بارکردن و هەموو یعنی بۆ سیارە و بۆ حتا کاریگەری کرۆتە سەر دابینکردنی وەکو برێن گاز و سوتەمەنیەکانش بە شێوەیەشی ڕاستەخۆ ناڕاستەوخۆ هەلیکاری بۆ هەموو چون و توێژەکان دامەزراندو لەم سنوورە. دەمێ بزانم لە ڕووی خواستەوە
لەسەر ماسی تەقتەق چۆنە ماسیەکان دەنێرنە یەک شوێنیان چەند ناوچەیە کەم هەرێمی کوردستان و پارێزیەکانی عێراقی والله خواستی زۆری لەسەر ماسی تەقتەق حتا لە هەرێمەوە بگرە حتا خوار و عێراق هەموو پارێزگایەکان ماسی شوێنی ماسی تەقتەقی نەگات ئەگە خواستی لەسەر نەبێ ماسیەکەی باش نەبێ بڕوا بکە قەت بەم ڕێژە بەرچاوە ناڕۆ. تۆ خۆت ساڵانە چەنە بەرهەمت هەیە ئەگەر خۆی گشتیکەیتەوە چەند حەوزیشت هەیە؟ والله ئێمە من وەکو خۆم 4 حەوزم هەیە تقریبا ڕێژەکەی وەکو دیاریکردنیە 20 تەنە و 30 تەنە و 25 تەنە و لەو بینێ هەر حەوزێک ساڵانە 20 تۆنی هەیە؟ هەر حەوزێک نا بە کۆی 4 حەوز بە 4 حەوز ساڵانە هەر حەوزێک 5 تۆنی هەیە ساڵە حەوزێک 5 تۆن 6 تەن 4 تەنە بەبێ حەوزەکەی لەبەرەوەی ناتوانین دیاریکەیت و ئەم حەوزە بۆ نمونە جێی 2000 ماسی هەر 5 تەنی لێبەر هەم باشە لە ڕووی نرخەوە چەندە مەسەن ئێوە بە چەند دەیفرۆشن نرخی چەندە ئایا ڕێگریتان لەوە کردووە کە نرخەکە بەرز نەبێتەوە؟ ئێستا وەکو ئێستا لەم کاتەیە سعری ماسی نرخ بە عام دابەزیوە. ئێستا حالیان لای ئێوە چەندە بۆ نمونە ئەمڕۆ بە حسابی ئەمڕۆ ئەو ماسی ئێمە ئەگەر لەسەر حەوز نرخی بۆ دابنێ 4200 دینارەکە 4200 بەڵێ بەس لە وەرزە ساردەکان ئەزستانوانە گرانتر دەبێت. بەڵێ بەتاکید ئەگاتە 6 ئەگاتە 7 ئەم ساڵ ڕێژەکەی زوو دابەزیەوە پار ئەم کاتە ماسی بە 7000 نیو بوو. ئەم سار ماسی گەورە ئاخیر سعری بەرزی 5300 5900 زیاتر نە. باشە ئەگەر جەناتان مەسەن پەرە زیاتر بە حەوزە ماسیەکان بدرێت لەم سنوورەیە دەتوان جۆرەکانی تری ماسیش بەرهەم بێنرێ؟ ئێمە چۆن دەڵێ کەش و هەوایەکەی ئێمە بە تایبەت ئەم ماسیە لە هەموو جۆرەکان لێ باشتر پەروەردەیەکرێت. ماسی بۆ نمونە ماسی گراسمان هەیە ئەویش هەر لێرە پەروەردەیەکرێ عیبینێ بەس ماسی سەلەمون و جۆرەکانی تر تۆزێ بۆ ئێمە نابێت لەبەر ئاوەکەمان گەرمە. پەنجەماسی شتەکان لەکوێوە دێنن؟ پەنجەماسیەکان بە زۆری لە خواری ئێرانەوە دێنین جۆرەکەی باشە کام جۆرەی دێنن ئێوە؟ ئێمە ئەو ساڵانە و گرێماسی پێداڵێن ئەوە دەردەچێت ساڵانە ئێمە زیاتر حەزمان لێ ئەو جۆرە داخەکەن لە بەرەوەی بەرهەمەکەی باشە و زوو گەورەیە بێت. سامانی ماسی لە ڕووی ئابووریەوە زۆر گرنگە زۆربەی وڵاتان بە سەروەتێکی نیشتیمانی دایدەنێن هەرێمی کوردستانیش بەهۆی بوونی چەندین بەندا و ڕووبار و دەیان حەوز و پرۆژەی جیاواز ئێستا گرنگی زۆر بەو سامانە دەدرێت بەڵام بە خێوکردنی ماسی تایبەتمەندی خۆی هەیە و کەسانی شارەزا باسی لێوە دەکەن. ئەو کەسانی کە بە خێوکەری ماسین بە تایبەتی حەوزی ماسیەکان لە سنوورە جیاوازەکانی هەرێمی کوردستان پێم خۆشە هەم چۆنەڵی بینەر هەم بیسەری ئەم گفتوگۆیە بین لەگەڵ کاک بەشدار چونکە هەم خۆی وەکو کەسێکی شارەزا هەمیش وەکو خاوەن حەوزێک کۆمەڵێ ڕێنمایی کۆمەڵێ بابەتی زانستیانە بۆ بە خێوکردنی ماسی لە هەرێمی کوردستان و بە دیاریکراویش لە ناوچەی تەقتەق دەخاتە ڕوو. کاک بەشدار زۆر سپاس بۆ جەنابەت. دەمێت باز لەوە بکەم حەوزێکی ستاندار چی پێویستە چۆن دەست پێ بکرێ بۆ بەخێوکردنی ماسی؟ سەرەتا ئێمە کە هەر کە فکری دروستکردنی حەوزدا دەنین کۆمەڵی خاڵی بنچینەیمان هەیە کە پێویستە هەمان بێت. یەکێ لەو خاڵانە شوێنی دروستکردنی حەوزەکە مەجالێکی وای تێدا هەبێ کە ئێمە بتوانین پرۆژەیەکی کامل دروست بکەین نەگەوەی شوێنێک و مەجالێکی کەممان لە بەردەستا بێ. یەکێ لەو حاڵەتانەی تر پێویستە ئێمە ئاوی تەوامان هەبێت بۆ دابینکردنی ئاوێکی کامل بۆ پرۆژەکە لەبەرەوەی خۆتەزانی پرۆژەی ماسیەکێکە لەو بە پرۆژانی کە زەروریەتی پرۆژەکە ئاوە و پاشان شوێن و ڕێگە و جێگەی گونجاو بێت نەک شوێنێک بێت نەتوانین بە ئاسانی بگەین ئاستەنگی هاتوچۆمان هەبێت. ئەو خاڵانەی کە زۆر سەرەکین و پێویستمان بە کارەبایە لەگەڵ ئەوەی کە ئێستا خەڵکانێک هەن بەبێ ئەوەی کارەبای ڕسمیشیان هەبێ ئیشی پرۆژەی ماسی دەکەن و خۆیان کارەبا دابین دەکەن لە ڕێی مۆلیدەوە لە ڕێی تاقە شەمسیەوە بە کارەباکە تا ئاستێک ئاستەنگێکی وای دروست نەکردەوە بەڵام جێگە و ڕێگاکە زۆر ئەساسە لەگەڵ ئەوەی کە ئاوی تەوامان هەبێ و گونجاوی خاکەکە لە ڕووی هەم ڕاگررتنی ئاو کە ئەوەش بەشێک هەندێک جار چارەسەرمان هەیە بەڵام جۆرێکمان هەیە جۆرێ خاکە کبریتاتی بەرزەیان ڕێژەی نەوت یا غازی تێدا بەرزە
دەتوانین لەو شوێنانە بڵین ناتوانین حوز دروستکەین ئەگەر لە کام ناوچانە ئەوانەی کە جەناب زیاتر مەوزوعی بابەتی ئەوانەی کە نەوت و غازەکە زیاترەکە باسی نەوتەکە بکەین لە کەلار زیاتر لە ئەو حاڵەتانەمان هەیە لە چەند شوێنێک و بابەتی ئەوەی کە ئاوی کە بە کوردەکەی خۆمان پێڵین گەڕاو یان ئەو ئاوی کبریتاتی بەرزە لەو شوێنانە چەند شوێنێکمان هەیە بەڵام کەمنە چەند حاڵەتێکن بەڵام بەگشتی سروشت و جوگرافیای کوردستان لەبارە بۆ دروستکردنی پرۆژەی ماسی ئەو حەوزانەی کە دروست دەکرێن لە هەرێمی کوردستان چۆنە لەسەر چ دەمایەکە توانای بەرهەمێنانەکەی چۆنە چ جۆرە پەنجە ماسێکی تیا دەکرێت چەند جۆر ماسی تیا بەخێو دەکرێت ئێمە لە ڕووی شێوازی پرۆژەوە چەندین شێوازی پرۆژەمان هەیە بۆ نمونە پرۆژەی هەڵواستراومان هەیە قەفەز لە بەنداوەکانە پرۆژی کۆنکرێتمان هەیە زیاتر بۆ بە سەلەمون یان ڕێنبۆتراوەتی کە ناوەکەی خۆی بەکاردێت ناو عادەتەکەی پێ دەڵێن سەلەمون پرۆژەی ئەوە بە شێوەی کۆنکرێتە و شێوەی حەوزی خۆڵمان هەیە کە زیاتر لە ئەو شوێنانەی کە مەجالیان هەیە و شوێنەکە فراوانە حەوزی خۆڵی تا دەکرێت وەک نەوعی پرۆژە و چەند نەوعەمان هەیە لە ئێستاە بەردەستە و پرۆژەی داخرە پرۆژەی تەواو داخراومان نییە بەڵام چەند حڵەتێکمان هەیە ئێستا خەڵک حەوزی پلاسیکی بەکاردێنێت تقریبا نینچە داخراوێکە بە تەواوی داخراو نییە لە ڕووی جۆری ماسیەوە ئێمە لە کوردستان ئەو نەوعانەی بەخێوی دەکەین زیاتر ئێمە کۆمۆن کارپمان هەیە کە لە هەندێک شوێن زراعەیان حکومەتی یان گەرای پێ دەڵێن و گراس کارپمان هەیە کە ماسێکی جیاخۆرە هەر لە ناو حەوزا بەخێو دەکرێت و سلڤەرمان هەیە ئێمە وزایدەن ڕێ بۆ تراوتمان هەیە یان ئەوەی کە عادەتیان خەڵک پێی دەڵێ سەلەمون ئەوەی کە ئێمە سلڤەرەکە کەمتر دەگاتە دەستمان و کەمتر بەخێوی دەکەین و لە ڕووی تام و بازار شۆ باش نییە بەڵام بۆ پێداویستی حەوزەکە زەرورە حەوزێکی ماسی کە دۆنمێکە 1000 دانە ماسی کارپی تا بێ کۆمۆن کارب 150 ماسی گراس کارب 175 ماسی سلڤەر کارب ئەوە چ دەکات هاوسەنگی حەوزەکە ڕدەگرێت زۆر جار ئێمە پێی دەڵێن حەوزێکی کامل کە کۆمۆن کارپەکە تەنها علەف و ئەو خۆراکە دەخوا کە دەیدەی گراسەکە زێتر جیا و قەوزە دەخوات لەگەڵ ئەوەشا علەف دەخوات لە بەرەوەی ئەو پێکاتانەی لە علەفایە هەمووی خۆراکی ینی ڕۆچیە جگە لەوە سلڤەرەکەمان هەیە کە ئەو پاژماوەی ئەو دوو ماسیە دەخوات تەواوکەرە ینی حەوزێکی دەبێتە کامل بەو شێوازە جۆر و کوالێتی ماسیەکان بە تایبەتیەوەی حەوزی خۆڵەکان کە جەنابەت باسی دەکەی ئێستا زۆر کاری لەسەر دەکرێت چ کوالێتێکی هەیە پێشەوەی دەست بە گفتوگۆکەکەم جەنابەت باس لە قسەیەکە کەوتت ئێمە زیاتر بۆ چێژ ماسی ئەخۆین نەک بۆ لە ڕووە تەندروستیەکەی و ئەمەیان چۆن ئەگەر جەنابەت ڕوونی بکەیتەوە ئێمە ئەگەر باسی لایەنە تەندروستیەکەی بکەین حقیقەتەن ئەو ڕێنبۆتراوەتی کە پێی دەڵێن سەلەمون و لە ڕووی پێکهاتەی خۆراکیەوە دەوڵەمەندترە بەڵام ماسیەکی وشکە خەڵکی خۆمان کەمتر دەیخوات زیاتر ئەو کۆمۆن کارپا خەڵک بەکاری دێنێ لە بۆی ماسیەکی چەورە و بەڕاستی بە چێشە ینی خەڵکی خۆمان ئێمە خۆمان بەگشتی بۆ چێژ زیاتر ماسی دەخۆین بۆیە لە ڕووی چێژەوە بەڕاستی کۆمۆن کارپ ماسیەکی بە چێژە و چەوریەکی خۆشی هەیە و بەتامە بۆیە خەڵکی خۆمان و عێراق بەگشتی کۆمۆن کارپ دەخۆین حکومەت هەمیشە پاڵپشتی لە هەموو بەرهەمە ناوخۆیەکان کردووە و بەرهەمی ماسیش یەکێکە لەو دەیان بەرهەمە بە جۆرێک تەنها لە تەمەنی کابینەی نوێمدا بە ڕێژەی 145 پرۆژەکانی ماسی چوونەتە بواری جێبەجێکردن و چەندین پرۆژەی دیکەش لە ژێر جێبەجێکردندان. ئێستا سامانی ماسی دۆخی چۆنە لەم قەزایە و ڕێنمایی و ڕێگا پێدانەکان چۆنە و ڕێکارە یاساییەکان چین؟ سەرەتا بەنای خوای گەورە ئێوەش بەخێر بێن. ئێمە لە بەشی کوشتکاڵی تەقتاق سنوورێکی فراوانمان دەتوان برێن 20 گوندمان هەیە لەو 20 گوندا 10 گوندیان کەتونە سەسەی بچووک. ئەو گوندانی کەتونە سەسەی بچووک زیاتر کاری کوشتکاڵی و بە حەوزی ماسیەوە خەریکن. ئەم حەوزانە کە دەکەن سەرزێ بچووک یعنی هەموو بە ئاوی زەی بچووک ئاویان ڕاکێشاوە ئاوی ژێرزەویان بەکاری ناوە بۆ ئەوی ئەم ئامان بەکاری ناوە هیچ تەسیرێکی ئاوی ژێرزەوی نەکا و لەگەڵەوەشدا ئاوەشی پاک و سازگارە. ئەو دوتیارانەی کە ئەم حەوزە ماسییان دروستکردیە هەندێکیان بە هەڕەمەچی دروستکران و هەندێکیان لە ژێر چاودێری قایمقامەتی قەزای تەقتەق و
بەشی کشتکاڵی تەقتەق دروستکراون. لە ئێستادا حەوزێکی زۆرمان هەیە لە قەزای تەقتەق هەندێکیان مۆڵەتیان هەیە و هەندێکیان بێ مۆڵەتنەوە. ئەوڵین مۆڵەتەکان قورسە بۆ ئاسانکاریان بۆ ناکەن بۆی کە بتوانن جوتیارێک واقعا ینی چۆن لە جوتیارێکی ڕاستەقینێ بتوانێت ماسی بەرهەم بێنێ لە بەنسبەت ئەوانێک کە مۆڵەتیان هەیە ئەوە ڕێگە پێدران شخوان دەکەن ئەوانێک کە مۆڵەتیان نیە ڕۆژانە جوتیار سەردانمان دەکەن سەردانی قایمەقامەتی قەزای تەقتەق دەکەن نووسراومان بۆ دەکرێت بۆ ئێمە لە بەشی خۆمان سەردانی شەرەکەی دەکەن ئایا جوتیارە جوتیار نیە ئەگە جوتیار بوو جوتیار ڕاستەقی نەبوو لە ڕێی جوتیاری ڕاستەقینەی خۆی ئەمە کاری بۆ ئەنجام دەدەن ئەگە جوتیار نەبوو زۆر جوتیار هێدێتە لامان دەرێ من لەسەر زەوی حکومت دەیکەم مەسەن زەویکە شاتیە داماننا ئەو کاتش ئێمە پرژیر دەکەین شاتی ئەو کاتێ وەزارەتی دارایی بەگرێبەست بە ساڵانە بە ئیجار دێتە ئەو جوتیارە ڕێنمایەکان زۆرتان هەیە لەم سنوورە زەویێکی زۆرتان هەیە کاوە جوتیار بتوانێت سوودی لێ وەربگرێت جوتیارەکان زۆر پارەکەشی چەندە ینی زۆرە پارەکەی کە ئیجاری دەدەن وڵی پارەکەی ڕێژێکی زۆر کەمە تقریبان دۆنی 15,000 ساڵان دەیدا ئەو جوتیارە ئەوەی کە لەسەر زەوی شاتی دەیکا ئەوە جوتیار ڕاستەقینەش ئایا زەویەکەی برین تاپۆیە بناوی خۆتی هەندێک شێت جوتیاری دابەشە ئەوانە هیچیان لێ ناسندرێ و تەنها ناسنەبێت جوتیاریان هەیە ئەم پرژیان بۆ دەکەن و کۆنووسیان دەکەن مرتەسەیان بۆ دەکەن و ڕەوانی بەڕێوەبەراتی کشتتوکاڵی هەولێرن دەکەن لێش بۆ وەزارەت ئەو شوێنە کە جیهەتی لای پەیوەندیدار مۆڵەتیان بۆ دەرەکرێت و لە پارتە مۆڵەتەکان دەگەڕێت و لای ئێمە ئەو کات و ساتی کە مۆڵەتەکان دەرکرد دەچین شوێنەکان تەماشا دەکەن بە شێوەی ستاندەر و ڕێکوپێک بتوانە حوزانێک کە دروستی دەکەن لەژێر چاودێری ئێمە و بەڕێوەبەراتی قەزای تەقتەق بێت. کاتەکەی زۆری پێدەچێت ڕۆتینات هەیە یا زۆر هاوکار و پاڵپشتن ینی حکومت دەیەوێت پاڵپشتی جوتیار بکات بەرهەمی ناوخۆ زیاد بکات ئەم سیاسەتە جێبەجێ دەکەن وڵی ساڵانی پێشوو تقریبان ڕێنمایەکان قورس بن بەس خۆشبەختانە ئەم ساڵ حکومەتی هەرێم لەگەر وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئەو هیمەتێکی باش کراوە لەو بابەتە کەەوە یارمەتی جوتیار زۆر دراوە کە بتوانن بن مۆڵەتەکان دەربکەن لەگەڵ ئەمەشدا داوامان لە بەڕێز وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکان ئەو کردیا کە زیاتر هاوکارمان بوو زیاتر پرسیان جوتیار بکەن بۆ بتوانین مۆڵەتیان پێ بدەین ئەویش بە خۆشحاڵیەوە گوتی ئەو لە توانامە دەبووی ئینشاءڵڵا هاوکارتان پشتوانتان دەبین ڕێنمایەکی سووک و ئاسان بۆ جوتیارەکان ڕێک دەخەین ئینشاءڵڵا. بە پێوەی کەوە لە جوتیارانەوە نزیکن لەوانەی کە بەرهەمێنەری ماسین لە ناو حەوزەکانە بەرهەمی ماسی ڕۆژانە لەم سنوورە چەنە و ئایا ماسیانە هەر تەنها بۆ پارێزیەکانی هەرێمی کوردستانە یا هەناردەشی دەکەن بۆ پارێزیەکانی عێراق ئەم بەرهەمانە لە ناوخۆ زیاترە لە ناوخۆ پڕ دەکاتەوە لەوە زیاتر بی هەناردەی شارەکانی دەروی هەرێمی کوردستانی دەکەین بۆ ناوڕاست و پارێزگەکانی خوارەوەی عێراقیش دەڕوا دەتوانم برم لە ڕۆژێکدا 40 تەن ئەو بەرهەمەمان هەبێ و بڕوا بۆ شارەکان بەس لەگەڵ ئەمەشدا ئەو 50 بۆ تەنێکە باش دەکەم ساڵ 12 ئەو 50 تەنەمان نییە چونکە لەبەرەوەی لە ماجی لە وەرزەکان هەدە لە وەرزەکان زەوکەی سارد و سەرما و با و باران ئەو ناکرێت بەس لە وەرزەکانی کە دەتوانم برم 7 مانگ 8 مانگ 9 مانگ ئەو بەرهەمەمان هەیە. جۆری پرۆژەکانی ماسی لە هەرێمی کوردستان حەوزی خۆڵی حەوزی کۆنکرێتی حەوزی هەڵواسراو پرۆژەی هەڵهێنەری پەنجەماسی دەریاچە و بەنداوەکان تایبەت بە خواردنی ماسی ئێستا خواستێکی زۆری لەسەر ئەو بەرهەمەیە کە لەلایەن هاوڵاتیانەوە وەک جێگرەوەیەک لە بەرامبەر گۆشتی سوور و سپی نەکەر ئەوەش هەندێ ناوچەی تر کە بەهۆی جۆری باشی ماسیەکەیەوە گەشتیارێکی زۆر ڕووی تێدەکەن بۆ خواردنی ماسی. کاروان سەرەتا ماندوو نەبن لەبەرام گەرمای ئێوە ڕۆژانە خەریکی ئامادەکردنی ماسین دەمێ بزانم لە تەقتەقە خواز لەسەر ماسی چۆنە چکێرە هەم ناوچەیەکی گەشتیارەمیش هاوڵاتیان بزانم خواز بۆ ماسی چۆنە. بەتایبەت تەقتەق شوێنێکی گەشتیاری ناوچەیەکی گەشتیاریە لە هەموو شارەکانی کوردستان و ڕوویتیەکەن ئێمەش شێوازی ماسی کارمان هەیە بە خواستێکی زۆر لەسەر ماسی کار بە وە بەتایبەت ڕۆژی پێنجشەم و جومعە و هەتا بگرە شەمانش ئەو سێ ڕۆژەمان زیاد قەڵەباڵغ و گەشتیارێکی زۆر ڕومانتیەکەن شوێنەکەمان بە حکومەوەی شوێنێکی گەشتیاریە. چی وا لە ماسی تەقتەقەکە ئەم گەشتیارانەی کە تۆ دەڵی لە دەرەوە بێن ئێرەوە تامەکەیەتی شێوازی ئامادەکردنەکەیەتی ماسی تەقتەق ماسیێکی فرێشە یعنی چۆن
ئێمە ماسیەکە دەرەکەین و چاکێکەین و دایانی لەبەر ئاگر لە حەوزەکەەوە بۆتانی و ڕۆژانە لە حەوزەکەەوە دەرەکەین و لەسەر ئەی بژێنی بۆیان نامێنێتەوە ئانی ئەمانەی وابزانام هین شارەکانی تر بە هەفتە ئامێنێتەوە ناو جەمیدە و ئەی دەنە خەڵک بۆیە خواستی کەمتر لەسرە وای نێمە فرێشە بۆیە خواستی زیاتر لەسرە باشە ئێوە ئەگەر ڕۆژانی ئاسایی چەند کیلۆ ماسی دەفرۆشن لەو ڕۆژانی کە جەنابە دەڵێ پشووە چەنە خواز لەسەر ماسیە ڕۆژانی ئاسایی لەش یەکشەم بۆ چوارشەم 150 کیلۆ ئەڕوا ڕۆژەکانی ترش پێنجشەم و جومعەشەممە 250 تا 300 کیلۆ ئەڕوا باشە لە ڕووی نرخەوە لە چاو پارێزگا و شوێنەکانی تر نرخەکەی هەرزانترە نرخێکی با بڵێن هەم کەس ئەتوانی بیکرێت چونکە نرخەکەی کیلۆی 8,000 لە ئێستاە 8,000 بۆ ماسی زۆر کەمە بە چاو شارەکانی ترەوە 12 و 13 بگرە هەندە شوێنەیە 7 و 8 باشە دەڵێن ئەگەر شتێک لە ناوچەیەک زۆر بێ خەڵکی ئەو ناوچەیە زۆر خواستی لەسەر نیە بەس پێم وابێ پێچەوانەیە لە پێچەوانەیە لە تەختە چونکە ئەمانەی کە ئەیبینی نیوەی خەڵکی ناوخۆیە کە هێناوەتیان لە حەوزەکان و بۆیان برژێنین و جەنابەت چەند ساڵە ئەزمون کارکردن لە هەیە ئایا شێوازی ئامادەکردنی ماستیش تایبەتمەندی خۆی هەیە؟ بەڵێ هەر دوکان و هەر مەدعەمێک خاڵتە و دەستاوی تایبەت بەخۆی هەیە بۆ نمونە یەکێ لە مەدعەمەکان خۆم خواستێکی زۆر لەسەر ماسیەکەم هەیە و کڕیارێکی زۆر ڕوونتەیەکەن لە هەر چوار پارچەی کوردستانەوە خواستی زیاتر لەسەر ئەم ماسیە کار بە و بە خەڵتی خۆمان خۆشەیەکەن هەر شوتی ژوانەیە خواستی خەڵک ئەزانێ بۆ نمونە تۆ تەڵەبی خەڵک حەزل لە ترشە حەزل لە خوێە حەزل لە سادەتر بەخواستی خەڵک ئێمە ئامادەیەکەین. سامانی ماسی لە هەرێمی کوردستان پرۆژەکانی ماسی بە مۆڵەت 433 پرۆژەکانی ماسی بەبێ مۆڵەت 12,000 پرۆژە بەرهەمی ساڵانەی ماسی لە هەرێمی کوردستان 35,000 تۆن پێویستی ساڵانە 60,000 تۆن 160 خواستی ناوخۆ لە بەرهەمی ماسی زیندوو دابین دەکرێت 133 پرۆژە لە ژێر دروستکردندان 145 پرۆژەکانی سامانی ماسی لە تەمەنی کابینەی نوێمدا دامەزراون